وای هەڵگەڕانەوەی عەراب پرۆژەیەکی نوێ بۆ ڕۆژاوای کوردستان ئاشکرا دەبێت. ستاندار نهێنی بەرگری سەختی شەڕڤانان لە بەنداوی تشرین ئاشکرا دەکات. وردەکاری پەیوەندیەکەی نێوان ئەحمەد شەرع و مەزلوم عەبدی ئاشکرا دەکرێت. بەهۆی گۆڕانکاریە خێراکان و هەڵگەڕانەوەی ژمارەیەکی زۆر لە عەشایری عەرەبی و چەکدارە عەرەبەکانی هاوپەیمانی هەسەدا نەخشەی ڕۆژاوای کوردستان و ئیدارەی خۆسەر گۆڕانکاری خێرای بەخۆیەوە بینیوە و بەپێی بەدواداچوونی ستاندەر ئەگەری گۆڕانکاری لە نەخشەی سیاسی ئێستا ئیدارەی خۆسەر لە ئارادایە و پێدەچێت گۆڕانکاریەکە بەو شێوەیە بێت کە تەنها ناوچە کوردستانیەکانی ڕۆژاوا لە ژێر دەسەڵاتی کورد و ئیدارەی خۆسەر بمێنێتەوە بە تەواوەتی ناوچەکانی دێرەزور و ڕەقا کە شاری عەرەب نشینن بگەڕێتەوە بۆ ژێر کۆنتڕۆڵی حکوومەتی سووریا و ناوچەکانی قامشلۆ و کۆبانێ و دەوروبەریان کە زۆرینەیان کوردن لە سنووری پارێزگای حەسەکەن ببێتە کیانی کوردی لە ڕۆژاوای کوردستان و هێزەکانی هەسەدا لەو ناوچانە جێگیر بکرێت وا خۆبەڕێوبەری لەو ناوچانە بە کورد بدرێت. هاوکات ئەمڕۆژ فشارەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی بە چڕی بۆ ساندنی شەڕدەستی پێکرد داوایان کرد لەسەر مێزی گفتوگۆ ناکۆکیەکانیان چارەسەر بکەن. سەرەڕای هێرشا لە ناکاو و چڕەکانی هێزە عەشایریەکان و سوپای سووریای عەرەبی بەڵام تاوکو ئێستا لە بەنداوی تەشرین بەرگریەکی سەخت لەلایەن شەڕڤانان دەکرێت و هێزە چەکدارەکان نەیانتوانیوە هیچ هەنگاوێک لەو ناوچانە بچنە پێش بەڵکو بە پێچەوانەوە بەپێی ڕاگەندراوی هەسەدا دوو تانکی سەر بە سوپای سووریایان لە سنووری ئەو بەنداوە تێکشکێندووە. بەپێی بەدواداچوونەکانی ستاندەر ئەو بەرگریە سەختەش بۆ ئەوە دەگەڕێتەوە ئەو شەڕڤانانەی بەرگری لە ناوچەکە دەکەن کوردن و هێزەکانی یەپەژە لەوێن وا هیچ چەکدارێکی عەرەبی تێدا نییە کە مەترسی ئەوەیان لێ بکرێت لێیان جیا ببنەوە و بچنە پاڵ حکوومەتی دیمەشق وا هیچ بۆشاییەکی ئەمنی لە سنوورەکە دروست نەبووە. ئەمە ژوای کردووە حکوومەتی سووریا نەتوانێت یەک هەنگاو لە بەنداوی تشرین بچێتە پێش و پێشتریش چەندین جار هەوڵی گرتنیە و بەنداوە دراوە بەڵام بەهۆی بەهێزی شەڕڤانان نەتواندراوە هیچ هەنگاوێک پاشەکشا بەهێزەکانی هەسەدە بکات. ڕۆژنامەی شەرق الأوسەد وردەکاری پەیوەندیە ڤیدیۆیەکەی نێوان ئەحمەد شەرع و مەزلوم عەبدی بڵاو دەکاتەوە و ڕای دەگەێنێت درێگ نەکەوتون چونکە سەرۆکی کاتی سووریا داوای هەڵوەشانەوەی هەسەدە و فەرماندەی گشتی هەسەدەش داوای دامەزراندنی لامەرکەزی سیاسی دەکات. ڕۆژنامەی شەرق الأوسەد لە راپۆرتێکدا لە سەرچاوە تایبەتەکانی دیمەشقەوە بڵاوی کردەوە ئەمڕۆ یەکشەممە پەیوەندیەکی ڤیدیۆی لە نێوان ئەحمەد شەرع و مەزلوم عەبدی ڕووی داوە. بەپێی راپۆرتەکە شەرع داوای ڕاگەیاندنی فەرمی هەڵوەشانەوەی هێزەکانی هەسەدە و تێکەڵکردنی ئەندامانی لە سوپای سووریا کرد. عەبدیش ئەو پێشنیازەی ڕەت کردوتەوە لە بەرامبەریشدا عەبدی پێشنیازی ئاگربەست و شانەوەی هێزەکانی هەسەدەی لە تەواوی پارێزگاکانی ڕەقە و دێرەزور بۆ شەڕع کرد لە بەرامبەردا دەستپێکردنەوەی دانوستانەکان لەسەر دامەزراندنی ئیدارەیەکی سیاسی لامەرکەزی لە ناوچەکانی کۆبانێ حەسەکە دەرباسیە بەڵام شەرع ئەم پێشنیازەی ڕەت کردوتەوە.